بەردەوامی کۆبوونەوەکانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ بەڕێوەبەر و یەکە ئیداریەکان و ئەنجومەنی شارەوانی سلێمانی بۆ زیاتر خزمەتکردنی شاری سلێمانی و بەگەڕخستنەوەی پرۆژەکانی ئەم شارە هاوڵاتیانی دڵخۆش کردووە و پێیان وایە لە داهاتوودا ئەم شارە بوژاننەوەی زیاتر بەخۆوە دەبینێت لە بوارە جیاوازەکاندا. کۆبوونەوەکانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاقوبات تاڵەبانی جێگەی دەستخۆشیەکەوە بەڕێزیان لەگەڵ تەواوی فەرمانگە و بەڕێوەبەرگشتیەکانی سنووری پارێزگای سلێمانی و ئیداری سلێمانیە کۆبوونەتەوە سەبارەت بە وەگەڕخستنەوەی پرۆژەکان و وەگەڕخستنی ئەو هەموو پرۆژە وەستاوی لە چەند ساڵی ڕابردووە لە قەیرانی دارایی و ئابووریدا وەسێنرا بوو هەلی کار و ئیشکردن بۆ گەنجان و لاوانمان بچێتەوە سەرسکەی خۆی و هاوڵاتیان بتوان ڕۆژانە ئیشوکاری خۆیانکەن لەو پرۆژە وەستاوانەی کەوا لە ڕابردووە وەستا بوو. پرۆژەکان یعنی بەڕێک و پێکی جێبەجێ بکرێ خەشی تیانەکرێ بۆ خەڵکی مستەحق بێ ئەمانە زۆر باش ئێمە دەستخۆشی لە کاقوبات و کاکپاڤێڵی ژەگەین بۆ ئەمە بەڕاستی ئەمە هەمومان پێمان خۆشە ئیشی بیناسازیەکە عەشای بیناسازیە فرۆشێ ئەمانە سەر بازاڕیە بێ ئیشەکرێتەوە. ئەم هاوڵاتیەش کە کاری کڕین و فرۆشتنی خان و زەوی دەکات دەڵێت لە دوای بڕیارەکانی قوبات تاڵەبانیەوە بازاڕی کڕین و فرۆشتنی خان و زەوی گۆڕانکاری بەسەردا هاتووە و بازاڕیان بەراورد بەڕابرد و زیادی کردووە. بەترێنەوە پێش جوڵەیەکی بازار وەستا بوو ینی جوڵە نەبوو بەعامتی پرۆژەکان وەستا بوون بۆیە ئەو بڕیاری کاقوبات ڕاستەوخۆ دوای بڕیاری کاقوبات جموجۆ لە بازارە دروست بوو لە ڕووی کاریگەری یەکە ئیداریەکان و بەڕێوەبەرەکان گەڕانەوەی بتمانە بوو لە بینی هاوڵاتی حکوومەتە کەەوە پێشتر بێمتانێکی دروست کرده بوو کە خەڵک هەبوو بوون پارەی قسە پرۆژەیەکەوە ترسی هەبوو لەوەی کە ئەو پرۆژەیە بوون منە نیوای جی بێڵێت خاوەنە کۆمپانیاکە ئێستا ئەو بڕیارەی کاقوبات ترسیشی لای بەڕێوەبەرە کاریگەری ئیداریەکان یان بەڕێوەبەری وەبەرهێنان و ئەوانەی کە یەکی نیشتەجەم و دروستەکەن ئەوە ترسی کێنیان دروست کردووە بۆیە جموجوڵ دەستی پێ کردوێتەوە لە بازارەکە ئەم کۆمەڵێشتی شەیە وەکو ڕسومات و ئەوانە ئەوەش کەم کرێتەوە. لە دوایین کۆبوونەوەیدا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەنجومەنی شارەوانی سلێمانی بۆ زیاتر خزمەتکردنی شاری سلێمانی تەواوبوونی مامەڵەی یاسایی زیاتر لە 50 پرۆژەی وەبەرهێنەرانی ڕاگەیاند. بڕیاریش درا لەسەر جێبەجێکردنی پرۆژەی گەشتیاری چەمی قلیاسان چەقچەق و پرۆژەی نمونەی گەشتیاری شاخی گۆیژە. هاوکات بە جێبەجێکردنی ئەو پرۆژانەش ئەوە لە داهاتوودا ڕۆڵی باشی دەبێت لە بوژاننەوەی ژێرخانی ئابووری سلێمانی و هەروەها لەگەڵ ئەوەشدا ژمارێکی بەرچاویش هەلیکار بۆ دانیشتوانی شارەکە دەرەخسێنێت. هێمن کەمال، کورتساد نیوز، سلێمانی.